دلوقتي تلفوني عمو من كرت كار لكارت رازا وراستي في خوي دوكانێکی جلکە بوو ئاگری تێبەربا بوو سێ چوار دوکان لە تەکی ئێمە سەقفەکەمان هەمووی چینکۆیە بەڵام لەسەر چینکۆکە ئیزۆگام هەیە ئەوە زیاتر ئاگرەکە بە نسبەتی خۆ من دوکانی کامیرە و شتانەمان هەیە ئێمە التیزامی 100 تا 100 لەسەر ئجراعاتی حریقەکەمان کردو ینی حتى منزومەی ئنزارم هەیە مەتافم هەیە 8 مەتفای خۆم دانابوو ئەو بەکاریان هینە بە نسبەتی خۆمان دوکانی خۆمان التیزاممان کردو لەسەر هەموو شتێک بەڵام حریقەکە لە دواوە بۆمان هاتووە ئەوەی توانیمان کردمان الحەمدوللا شکر ینی خەساری هینمانەیە بەس مەوادەکەمان تێک چوو ئەوەیە بەس وەڵا کە سعر نازانی هەتا دەبی ناڵێن سێ دەفتەر و چوار دەفتەر بەڵام ئەوەی خەسارەمان هەیە الحەمدوللا شکر من کوڕم و شاگردەکان هەموویان سەلامەتن ئەو مهمە بۆ لای ئێمە وەکاری واری مۆلیدەوە وەڵا کاکە لەو واری مۆلیدەوە هاتۆتە ژوورەوە ئەمڕۆ لە کاتی ناخواردن نیوەڕۆیە ئیتر ئاگرەکە ئەوەش شۆنەش هاتووە وایر کارەباکەوە لەوێ دیارە پەرەی سندووە بەرەبەرە زیادی کردووە هەمووی گرتوتەوە ئیتر وەختی تەلەفۆنی هەموو من کرد کار لە کارت رازا وەڕاستی وەڵای زەرەر و زیانەکان مامە گیان بەس ئەوەی ئەم چەند ڕۆژە دامان بەزاند و کە ئەشیای زستانەوەمان داگرێت تقریبا خوا بای 6 دەفتەر ئەشیایەتی بای 6 دەفتەر ئەشیای دێ و دیکۆرەکەش تازە بەخۆ کردوانە 2 دەفتەر و نیو بەس دیکۆر و دەڕابوو شتێتی